لا دوين راپۆرتی خۆیدا گروپی مافی مرۆڤی ئێران کە بنکە لە ئۆسلۆیە دەڵێتن کە 100 چالاکوانی زیندان کراو لە ئێران هەن کە ئەگەری سزای لە سێدارەدانیان هەیە لە نێوانیاندا لایەنی کەم 11 دەستگیرکراوەکان پێشتر سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرابوو. 5 دەستگیرکراوی ناو لیستەکەی ڕێخستنی مافی مرۆڤی ئێران ژنن. لە راپۆرتەکەدا هاتووە کە زۆرێک لەوانە مافیان یا نوێنەرایەتی یاسایی و قانونیان هەبتن لە دادگاکاندا. لە نێو دەستگیرکراوەکاندا کەسایەتیە ناودار هەن. ئایا کۆمەلگای نێونەتەوەی چۆن وەڵامی کردەوەکان یان سیاسەتەکانی ئێران لەم کاتەدا دەداتن؟ دکتەر عەباس وەلی تایبەتمەندی سیاسەتی مۆدرنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لەندەن ڕاستەخۆ لەگەڵماندایە. دکتۆر عەباس زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت و بەشداریت لە بەرنامەکەی ئێمەدا. ئایا پشتگیری لە کۆمەلگای نێونەتەوەی بۆ شۆڕەشی ژینان لە ئێراندا وەکو خۆی بەهێز ماوە وەکو چۆن پێشتر سێ ماکە ئەو خۆپیشاندانانە دەستیان پێکردبوو یان نا؟ بەڵێ بە باوەڕی من ئێستا پشتگیری کۆمەلگای نێونەتەوەی بە تایبەتی هێندێ لە دەوڵەتەکان وەکی دەوڵەتی بریتانیا و ئەمریکا کە زۆر گرنگەدا و چارچەوەیدا ئێستا بەهێزتر بوو. سەبەبەکەی ئەوەیە کە ئەلعانەکە 100 ڕۆژ 102 ڕۆژە کە ئەو شۆڕشە بەردەوامە و کۆتایی نەهاتۆ و حکوومەتی ئێرانێ نەیتوانیوە ئەو شۆڕشەی وەخر بکە و نەیتوانیەوە حتا مەنێجمنت و مدیریەتێکی وا بکە کە ئەو شۆڕشە کوژێتەوە یا حتا لاوازتر بێتەوە. لەبەروەی دەوڵەتەکانی دەرەوە دەزانن کە ئەو شۆڕشە سەقامی گرتۆ، ئەو شۆڕشە بنەمای هەیە. هەرواتر ئەو شۆڕشە سەبەب بۆ کە مزاکراتی چەکی ناوەکی ئەتۆمی تووشی فەشەل ببێت، لەبەروەی کە تا ئێستا ئەگەر فقط ئەمریکا و دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتی ئێرانی بوون کە پێکەوە مزاکراتیان دەکرد، ئەلعان فاکتۆرێکی دیکە کە فاکتۆری جەماوەر و گەلەکانی ئێرانیە واردی ئەو محاسباتە بۆ و دەوڵەتی ئەمریکای دەزانێت کە بەو وەزعی کە لە ئێرانی هەیە و هەموو بەسلا جەماوەرەکانی دنیاە، هونەرمەندانی دنیاە، لە سیاسەتمەدارانی دنیاە، یعنی چاوێکیان لە ئێرانە و ئێرانی محکوم دەکەن دەوڵەتی ئێرانێ باو ڕاحەتیە ناکرێتە و مزاکراتە بەردەوام بن. باشە دکتۆر ژمارێک لە ناوداران لە ئێران هونەرمەندن، وەرزشوانن، چالاکی سوشال میدیان دەست بەسەرن و هەندێکیان ڕوبەڕووی حکومی ئەدامش دەبن. بە چ شێوەیەک ئەو وڵاتانە وڵاتانی ڕۆژ ئاوا کە جەنابەت باسەکەی و پشتیوانی لە خەڵکی ئێران دەکەن دەتوانن یارمەتی دەربن لە پاراستنی ژیانی ئەو کەسانە؟ بەڵێ دوێنێک مەسەلەن نموناوە بوو کە دوێنێکانە وەزیری دەرەوەی بریتانیای ئێلام کرد کە گەماڕووی تەواوی لەسەر سپای پاسدارانی ئێرانێ داناوە. هەرواتر کوتی کە تەواوی ئەو کەسانەی کە پەیوەندیان هەیە لەگەڵ دروستکردنی درۆنی کە رووسیا بە دژی یوکراینی بەکاری دێنێەوە ئێران درستی دەکا ئەوانە گەماڕویان لەسەر دانراوە. دەوڵەتی ئالمانیش هەرواتر و ئەمریکاش ڕۆژ بە ڕۆژ عەرسەکەی مەیدانەکەی لەسەر ئێرانێ تەنگتر دەکاتەوە. ئەلعانەکە ئەو کەمپینەی کە ئێرانیان دەیکەن و باوەڕی من کەمپینێکی دروستە ئەوەیە کە دەوڵەتەکان مەجبور بکەن، دەوڵەتی ئوروپایی مەجبور بکەن کە باڵوێزخانەکانیان لە ئێرانێ داخن و باڵوێزەکانیان لە ئێرانێ بگەڕێنەوە. ئەگەر شتێکی وابێ وەکو ئەو زەمەی کە لە زمانی میکۆنۆسی داکرا، یعنی دادگا ئێرانی محکوم کرد، ئەلعانیش ئەگەر دادگایەکی حقوقی بەشەری ئیقداماتی ئێرانێ ئەو سەرکوتگەرانەی ئێرانی ئەدام و کوشت و کوشتارەکەی محکوم بکە، ئیمکانێکی قانونی زۆر بەهێز باڵوێزخانانە دابخەن. باسی ئەو ئیمکانە بکەن. بەڵام پێشتر دکتۆر تۆ باسی ئابلوقەی وڵاتانی ڕۆژئاوا بریتانیا ئەڵمانیەوە ئۆروپیەکان لە هەفتەی ڕابردووە ڕایەگەن کە ئابلوقە لەسەر ئێراندا دەرێ، نازانین سەداسەد بە چی گەشتن و چ شێوەی ئابلوقە هەن. دووەم تۆ
تۆ پێشنیازیەوە دەکەی کە ئەوروپیەکان باڵوی سەخانەکانیان لە ئێران لە تاران دابخن یانی دیپلۆماسیەکانیان بگەڕێنەوە وڵاتەکانیان خۆیان بۆ ئەوەی پەیوەندی دیپلۆماسیان لەگەڵ ئێرانن بەڵام بابەتی سێم کە تۆ باسەکی زۆر گرنگە ینی ئەوەی دادگایەک هەبێ کە تاوانباران ئەوانەی کە تاوانبارن بە کوشتنی خەڵکوانە لە ئێراندا بێنە پێش دادگا تا چەندی ئەو ئیمکانە هەیە یان تا چەندی ئەم هەوڵە دیپلۆماسیانە سەرەگرن دەتوانن پێکەوە ببن بە هۆی کە کارێک بکەن بەرامبەر بە ئێران. بە باوەڕی بن هەنگاوی یەکم بۆ دادگای نەکراوە پارەکە یعنی چەندین مانگ لەوەی پێش لە ساڵی 2002دا ئەمە دیتمان کە لە لەندەنێ دادگای ئیگەل دادگای خەڵکی ئێرانێ تەشکیل بوو و ئەو دادگایە ئێرانی زۆر بەڕوونی مەحکوم کرد ئەگەر چی ئەو دادگایە ئەو دەمی بۆ خۆی ئەهەمیەت و ئەرزشی قەزایی حقوقی نەبوو وەلی دەستکەوتەکانی قانونی حقوقی ئەو دادگایی دەتوانێت لە دادگای دیکە بەکار بێنرێ و مەبنایەکی بەوەی دروست بکە و ئەوە یەک مەسەلەی دوومەوەیە کە ئەو دەوڵەتانەی ئوروپایی و خودی دەوڵەتی ئەمریکای دەزانن کە چمە چە ینی جوورە گەمارویە کە جوورە زەختێک لەسەر ئێرانە کار دەکا یان نا وەکان ناک مەسەلەن دوێنێکانە کە دەوڵەتی ئەمریکایە زەختی هێنا سەر دەوڵەتی عێراقێ کە سدووری دۆلاری ئەمریکایی لە ئێران پێشی سدووری دۆلاری ئەمریکایی لە عێراقێرا بۆ بەتایبەتی لە کوردستانەرا بۆ ئێرانی بگرێ ئەوە شارێکی زۆر گەورەی خستۆتە سەر سەختێکی زۆر گەورەی خستۆتە سەر حکوومەتی ئێرانێ لە ئێرانی حتا پێیان کتۆ کودتای ئەمریکا بە دژی ئێرانێ ڕێگای وا هەیە ڕێگای وا هەیە کە دەتوانێت زەختی زۆر 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 کامل بخاتە سەر حکوومەتی ئێران. پاش دەمێکی کورت هەلبەت بابەتی کتابەتمان هەیە لەسەر بابەتی دۆلاری ئەمریکی لە عێراق چۆن بەرەو ئێران درەوە چۆن کاریگەری لەسەر کە ئابووری عێراقەیە. دکتۆر عەباس حەزم کرد باسیکی تر بکەم یعنی لەیەکێک لە برادەرەکانی چالاکوان لێرە لە واشنگتن لە سوشیال میدیای خۆی لە فەیسبووکە شتێکی نووسی بوو پێش چەند ڕۆژە دەڵێ کە لە شەڕ و ڕاپەڕینەکاندا لایەنێک سەر دەکەوێت لایەنێک سەر ناکەوێت دەدۆڕێ ینی باسی ئەوە دەکە کە ئەگەر ئێستا لەم شۆڕەشەدا گەڵانی ئێران سەر نەکەون جارێکی تر ڕاپەڕین هەیە شۆڕەشی تر دەکاتن بەڵام بۆ ڕووخاندنی ڕژێم تەنها یەک شکست بەسە چ ڕەنگە شۆڕەشێک پێویستە بۆ ئەوەی ئەم ئامانجە بەدی بێتن بۆ گەڵانی ئێران ئێستا کە 102 ڕۆژە ئەو شۆڕشە بەردەوامە و حکوومەتیش یعنی نەیتوانیوە استراتژیکی یەکگرتووی نییە کە بتوانێت ئەوەی کۆ بکاتەوە یا هەروە لە ینی ئەوە دای بمرکێنێ ئەوە نیشانی دەدا کە ئەلانەکە دا ئەرسای دا گۆڕپانی شەقامەکان دا حکوومەت بە شۆڕشگەران ڕوبەڕوو یەکترین و ئەوەی کە لەوێ هەیە بکە پێی دەڵێن شەڕێکە لە شەڕی وۆرە ئەتریشن یا شەڕی فەرسایشی بە فارسیانی حکوومەت بە شۆڕشگەران لەوێ دەیانەوەی یەکتر ماندوو بکەن حکوومەت زەختی بەکاردەبا لەبەرەوەی کە لەبەر دووشتان یەکەوەیە کە ئەو شۆڕشە ڕێبەرایەتی سیاسی پەیدا نەکات دووەمیش ئەوەیە کە دەیەوێت ئەو شۆڕشە بەرفرەوانتر و قوڵتر نەبێتەوە و ئەو بەشەی لە جەماوەری ئێرانێکە تا ئێستا قەراری نەداوە بۆچێ لا بچێ نەچێ بۆ لای شۆڕشی شۆڕشگەرانیش لایکی دیکەوە مقاومەت دەکەن بەرخودا دەکەن لە بەرخودا دەکەن لەبەرەوەی کە بتوانن ئەو بەشەی لە جەماوەری کە تا ئێستا قەراری نەداوە بیهێنە نێو گۆرەپانی و نێو مەیدانی هەرواتر بتوانن لە شەرایەتی ئێستادا ئەو ڕێبەرایەتی مەیدانی و گۆرەپاری خۆیان بکەم بە ڕێبەرایەتی سیاسی. دکتۆر عەباس هەمیشە پێمان خۆشە جێ لە بۆچوونەکانی جنابت بگرین لەبارەی سیاستەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زۆر زۆر سپاس دەکەین. دکتۆر عەباس وەلی تایبەتمەندی سیاسەتی مۆدرنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لەندەن لەگەڵمان بوو. زۆر زۆر سپاس. سپاس دەکەم. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.